هەرێمی کاتالۆنیا دەکەوێتە باکووری خۆرەڵاتی ئیسپانیا و لە 4 پارێزگا پێگاتووە کە بریتین لە لێریدا و جیرۆنا و تاراگۆنا و بەرشەلۆنا کە لە هەمان کاتدا پایتەختی هەرێمەکەیە. کاتالۆنیا لە باکوور لەگەڵ فەڕەنسا هاوسنوورە و خۆرەڵاتیشی دەکەوێتە سەر دەریای ناوەڕاست. ڕوبەرەکەشی نزیکەی 33,000 کیلۆمەتر دووجایە و بەپێی سەرژمێری ساڵی 2014 ژماری دانیشتوانەکەی 7,519,000 کەسە. کاتالۆنیا شەشەمین هەرێمی ئیسپانیایە لە ڕووی ڕوبەرە و بە کەناراوەکانی کۆستا براڤا و شاخەکانی پایرینس و نشینگەی سلڤادۆر دالی هونەرمەندی بەناوبانگی سریالی ناسراوە. گەلی کاتالۆنیا بە هەردوو زمانی کاتالۆنی و ئیسپانی قسە دەکەن و زمانی کاتالۆنیش لە وڵاتەکانی فەڕەنسا و ئیتالیا و ئیسپانیا بەکاردەهێنرێت. داهاتی نەتەوەی هەرێمی کاتالۆنیا بۆ ئیسپانیا نزیکەی 201 ملیار یۆرۆیە و داهاتی ساڵانەی تاکە کەسێکی هەرێمەکەش دەگاتە 27,000 یۆرۆ. بۆ یەکەم جار کاتالۆنیەکان لە ساڵی 1873دا بە سەرۆکایەتی ڤالێنتی ئالمیراڵ هەوڵیاندا حکوومەتێکی فیدراڵی لە یەکەم کۆماری ئیسپانیادا پێکبێنن، بەڵام هەوڵەکە سەرکەوتوو نەبوو. لە ساڵی 1930دا مافی ئۆتۆنۆمی بە کاتالۆنیا بەخشرا، بەڵام دوای ئەوەی لە ساڵی 1936دا جەنەرال فرانسیسکۆ فرانکۆ دەسەڵاتی گرتە دەست، مافی ئۆتۆنۆمی لە هەرێمەکە سەندرایە و تا ساڵی 1970 ئەو مافەی پێنەبەخشرایەوە. لە ماگی ئەیلولی ساڵی 2012دا لەژێر دروشمی کاتالۆنیا دەوڵەتی داهاتوو لە ئەوروپا خۆپیشاندانێکی گەورە لە شاری بەرشەلۆنا ئەنجامدرا کە تیایدا زیاتر لە 600,000 کەس بەشدار بوون. لەم ساڵانەی دوایشدا پرسی جیابوونەوەی کاتالۆنیا لە ئیسپانیا سەری هەڵدایەوە، ئەوەش دوای سەپاندنی باجی زیاتر لەلایەن حکوومەت و جێبەجێکردنی سیاسەتی کەمکردنەوەی خەرجی گشتی بەسەر هەرێمەکەدا کە یەکێتی ئەوروپا داوای لە وڵاتانی ناوچەی یۆرۆ کردووە جێبەجێ بکەن. بەڵام حکوومەتی مەدرید بە توندی قسەکردن لەبارەی جیابوونەوەی هەرێمەکە لە ئیسپانیا ڕەتدەکاتەوە و تەنانەت هەڕەشەی بەکارهێنانی هێزی سەربازیش دەکات و بە دژی دەستوری وڵاتەکەی ناوی دەبات. ئەگەر کاتالۆنیا سەربەخۆیی بەدەست بهێنێت، ئەوە ئیسپانیا نزیکەی لە سەدا 8 ڕوبەرەکەی و لە سەدا 14 دانیشتوانەکەی و لە سەدا 19 بەرهەمی ناوخۆیی و نزیکەی لە سەدا 26 هەناردەکانی لەدەست دەدات. هەر بۆیە کاریگەری دیاری لەسەر ئیسپانیا دەبێت و وا دەکات سەنگی استراتیژی خۆی لە خۆر ئاواویەتی ئەوروپا و ناوچەی دەریای ناوەڕاست لەدەست بدات. تەنانەت هەندێک هەرێمی تریشی وەک هەرێمی باسک لە باکووری ئیسپانیا هان دەدات هاوشێوەی کاتالۆنیا داوای سەربەخۆیی بکات کە بە نەتەوە پەرستترین نەتەوە لە ئیسپانیا دادەنرێت. فەڕەنسا کە پێشتر پیشگیری لە شۆڕشی کاتالۆنیەکان کردبوو، لە ئێستادا نیگەرانە لەو هێزەی کە ئیسپانیا لە ماوەی 10 ساڵی ڕابردوو بەدەستی هێناوە، چونکە بۆتە هاوبەشێکی بازرگانی ڕکابەر بۆ فەڕەنسا لە ناوچەی مەغریبی عەرەبی. پورتوگالیش کە هاوسنوورە لەگەڵ ئیسپانیا، هەر شتێک کە ئیسپانیا لاواز بکات دەستخۆشی لێ دەکات. بەڵام مەغریب دوو هەڵوێستی پێچەوانەی هەیە، چونکە لەلایەک مەترسی هەیە لەوەی سەربەخۆیی کاتالۆنیا گەلی پۆلیساریۆ هان بدات داوای سەربەخۆیی ناوچەی بیابانی خۆر ئاوا بکەن. لەلایەکی تریشەوە پێی باشە، چونکە مانەوەی ئیسپانیا لە هەردوو ناوچەی سەبتە و میلیە لە مەغرب هیچ بەهانەیەکی نامێنێت. مێژووی 140 ساڵی ڕابردووی کاتالۆنیا لێوان لێو بووە لە شەڕ و ململانی سیاسی لەگەڵ حکوومەتە یەک لە دوایەکەکانی ئیسپانیادا. لەو ماوەیەدا 3 جار سەربەخۆیی ڕاگەاندووە کە دوایین جاریان لە ساڵانی 30ەکانی سەدەی ڕابردوو بووە کە بەهۆیەوە جەنگی ناوخۆیی لە ئیسپانیادا هەڵگیرسا. لە ئێستاشدا بابەتی سەربەخۆبوونی هەرێمەکە لەلایەن وەزارەتی بەرگری ئیسپانیاوە بە هەڕەشە وەڵام دەدرێتەوە و بە دژی دەستور ناو دەبرێت. کاروان شێخ موحسین NRT